ئێمە وەکو فەلاحیبانی ساڵی گەڵۆزی و قەرەسالم و سەربیر و ئەو دەیانە یارمجە و هەموو دەورا پشتی ساڵی ئێمە ڕستقی خیارمان دەرچووە ئێستا کە ڕستەکەمان دەرچوە سەیتەری دارەمان لە کەرکوک نایڵێت ڕستەکەمان ئاو دووکەن کە بە شەتێک لە حرەمی کەرکووکی نێمە لە حرەمی سەیتەرەکەین 5 کیلۆمتر لە سەیتەری دارەمانەوە دووری نایڵە ڕستەکەمان ئاو دووکەن ئێمە بە خیاری ئێرانی تورکی و ڕستقی ئێرانی تووچی حیسابەکەن بە یەک جۆن مامەڵەمان لەگەڵاکەن کە ئەچینە سەیتەرەکە لە سەیتەرەکە لە خەتی لۆری ڕامانەگرن کە لە خەتی لۆری ئێمە جاری وایە بە 10 سەعات بە 8 سەعات لەو سەیتەری ماوینێتەوە نەمانتوانی و ئەو دووبین لە سەیتەری دارەمان بچین خیارەکەمان بگەینە نەعەلووە ڕستەکەمان زۆری خەسارە بێ ئێستاش کە ڕستەکەمان پێگەیشتووە ڕزاتان لێکەین فەلاحگشتی قەرزارە با زیاتر زەرەر نەکە خەتێکمان بۆ جیاوەکەن داواکارین لە حکوومەتی عێراقی لە کوردانی کە لە بەغدا و لە کەرکووکن کە دەستڕۆیشتون شتێکمان بۆ بکەن خەتێکمان بۆ جیاوەکەن کە فەلاحەکان بتوان ئەم سێ مانگە ڕستەکمان هەیە بە کارئاسانی بماکەن کاکە ئیشی قانونی هەرچیەکە ئێمە دەیکەین بەڵام ئێوە کارئاسانێکمان بۆ بکەن کە بتوانین ڕستەکەمان بەرینە کەرکووکەوە سوپاس کێشەی ئێمە سەرەکی ئەوەیە 50 لۆری 100 لۆری ڕاوەساوە ناگرێ فەلاح خیار بێتە ناو سڕی لۆریەوە کاکە خیار بە 20 سەعات ناگاتە عەلوە تۆ کە ڕەنیت باەک لیدا ترسەوە و دوای لە عەلوە نافرۆشیە نەبی باشترە ینی بەڕاستی ناگرێت 4 ڕۆژیکە تەماتە و بیبەر و بانزان پێ ئەگات ئەو ڕۆژە لێدا گشتی ئەتوێتەوە کاکە ناکرێت فەلاح لەگەڵ دەروی وڵاتە ینی بەڕاستی باوای لە هاتووە ئێمە وەکەوە کراینتە دەروی وڵاتی چکە یعنی با ئەوتڕێلی لە تورکیاوە دێت لە ئێرانەوە دێت لە هەولێرەوە کە دێ داخڵە بێت با بۆ خۆی سڕی خۆی جیابێ لە گومرگەکە با سڕی فەلاح جیابێ کە کتابی زراعەت پێەیە با حەق وایە سڕەمان جیابێت نایلبارە خیار بڕوە 2000 لۆری وستاوات کردن ناو لۆری حتا ئەم حەمکە لۆری ڕاسترەی تو دێ خیارسی سەوە دەبیگەڕمەوە فڕێدێ پەتاتە ناهێلن سواقل حیوان بێ ناهێلن ترێکتەرمان هەیە بە قورعان گازمان نادەنێ گەڕابە نەبێت بە ترێکتەر گشتی بۆستێ ئەی کاکە ترێکتەر ئیش ناکە عەردەر نادڕێ ئەی بۆی دەنە دەڕاستە ئەی بۆ دێنە گەڕابە بۆ نادەنە ترێکتەر ئەی هەمووی وانێ کاکە نەوەڵا برام کێشە ئەوەندە زۆرە هەتا خوارە بەسە بەس کاکە هیچ دەسەڵاتمان نییە ئێوە چەندێکە ناتوانین لە بازگەکانە هەموو سارێ محل خیار بێ مۆی نەدانرێ هەموو مەرسومێ محل خیار بێ ئۆینێک دانرێ ئەمەلێک دانراو لێنانە ئاژا بۆ عالەماکەمانە نایل و خەلاص بڕۆ کێشەکەتان لە بازگەکە یاخود لە گومرگەکەی ئەگە هیچ ناناگە سەیتەرە گومرگەکەی کاکە ئەو دوو سەیتەرەکەەوە ئەگەر ئەوانە دەنگنەکە خیارەکە بە خۆی دەڕوا دەفرۆشێ و ڕستەکە دێتەوە هەمومان بێکەوە مەربوتین ئەگەر فەلاح پارەی نەبێ خیار نەفرۆشێ وەڵای ناتوانێت حەق زراعی بدا حەق ترێکتەر بدا ئیشی وەکە نەبەخوا ئەوە دەفتەرەکەم 150 فەلاح پارەم داتی نییە بیدا قڕبە سەرە ئەو هەمووی هەو نییە کاکە هەمووی هەوە کشتی هەوە نانە بەبەستم وانێ کاکە داوای لێکە دەرێ خیارم نەفرۆشتووە ئەو هەموو فەلاحەکان یەکی دو سێوان تەکمە ئەرەم کاکە حەقەم دێ گازە کڕم ڕۆن کڕم عاترم مەسوول ماڵم لە دەرە خیارم نەفرۆشت